سڵاو بینەرانی ئازیز، هەر بۆ جۆرێکە لە هەواڵەکانیشدا ئاماژەمان پێکرد ڕۆژی شەممە 21 مانگی مەی بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەری ئێعدامکراوانی دەیەی شەستی هەتاوی و باقی گیانبەختکردوانی دەستی حکوومەتی جنایەتکاری ئیسلامی ڕێپێوانێکی شکۆدا لە ناوەندی شاری کۆڵنی ئاڵمان بەڕێوەچوو کە ئەرکی بانگشە و ئامادەکاری ئەو ڕێپێوانە لە ئەستۆی بەڕێوەبەرانی یادکردنەوەی زیندانیانی سیاسی ئێعدامی کۆڵنی ئاڵمان بوو. بەڕێزان، هەر لەم پەیوەندیەدا لە وڵاتی ئەڵمانەوە هاوڕێ وریا ئەحمەدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە بەڕێوەچوونی ئەو ئاکسۆنە چەند پرسیارێکیان ئاراستە دەکەین. ئەم کاتت باش هاوڕێ وریا و بەخێربی بۆم بەرنامەیە. سپاستانەکەم، زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە و هەروەها ئێوە هاوڕیانی خۆشەویستی تلویزیۆن. بژی هاوڕێ وریا تا ئەو جێگایەی ئاگادار بین بەڕێوەچوونی ئاکسۆنێکی لەم بابەتە چە لەبارەی چەندایەتی و چە لەبارەی چۆنایەتیەوە یەکەم جارە لە وڵاتی ئەڵمان بەڕێوە دەچێت. دەکرێت بە کورتی پێمان بڵێ ئەو ئاکسۆنە لەلایەن کێوە بانگەشە و ئامادەکاری بۆ کرابوو؟ ئەم ئاکسیۆنە لەلایەن هاوڕێیانی حیزبی کۆمونیستی ئێران لە ئاڵمان و بەتایبەت لە کۆڵنەوە دەمێکە بە نامەڕێزی بۆ کرابوو. دیارە ئێمە خەلاق کارەکە بووین و تەلاشمان کرد هەر جەنبەی هەر حیزبی و خۆمانیچی نەبێت بەڵکو تعدادێکی زۆرتر بتوانن بەشداری بکەن بۆ ئەوەی کە ئەو واقعی کە لە ئێرانە هەیە بە تۆری واقعی بتوانین بە شکلێکی بە فراوانی ئەو جۆرە کە هەیە نیشانی بدەین. بۆیە هەر لەلایەن هاوڕێیانی حیزبی کۆمونیستی ئێرانەوە تەدارۆکەکەی بۆ چینیا و هەر لەلایەن ئەوانی چەو بەرگوزار بوو. دیارە جەریانگەلتریش تیا بەشداریان کرد، هاتن بەشداریان کرد، بەڵام فراخانی و تدارک بین و ئیجراکەی هاوڕێیانی حیزبی کۆمونیستی ئێران بوون. بەڵێ هاوڕێ وریا، ئامانج لە بەڕێوەچوونی ڕێپێوانێکی لەم چەشنە چی بووە و بە باوەڕی بەڕێستان تا چەندە توانی ئامانجەکانی خۆی بپێکێت؟ بۆ ئەوە بزانین ئامانج لەم نوع مەسایلە بەتایبەت لە دەرەوەی وڵات چۆنە ئەبێ چایەک بخشێنین بە سەر سیاسەتە جەنایەتکارەکان جمهوری ئیسلامیە و وەزعیەت جمهوری ئیسلامی و خەڵک و بەتایبەت کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە. ئەم ڕژیمە لە کاتێکەوە هاتووەتە سەرکار تا ئێستا خەریک جەنایەتە، تا ئێستا سەدان کەس و هەزاران کەسی ئیعدام کردووە. ئەم ڕژیمە هەزاران و شاید سەدا هەزار نەفەری بەعام شکەنجە و مەحروم کردووە. ئەم ڕژیمە زیندانێکی گەورەی دروست کردووە بۆ هەمووی خەڵکی ئێرانەوە، بەتایبەت زیندانێکی هەرە گەورەتری دروست کردووە بۆ ژنان لە ئێرانە. ئەمە چێهرەیەکی ئەم ڕژیمەیە کە ئێمە یا خەڵکی ئێران بە تۆر واقعی ڕۆژانە لە زمانێکەوە ئەم ڕژیمە حاکمە لە ئێرانە لەگەڵ یا دەرگیرە. بەڵام چێهرەیەتر ئەم ڕژیمە چێهرەیەکە کە لە جەهانە هەیە، لە وڵاتەکانی ترا هەیە. من ئەتوانم بە ڕاشکاوانە بێڵیم کە ئەو چێهرەی کە مردم لە ئێرانە لە ئەم ڕژیمە وەریان گرتووە و تەجربەیان کردووە، ئەو چێهرە نییە کە لە وڵاتانی ترا پێ ئەدەن، بەتایبەت وڵاتانی غەرب، ئەوانەی کە ئەم ڕژیمەیان هاوردە سەر حاکمیەت، ئەوانەی کە تەلاشیان کرد لە کاتی خۆیان ئەم ڕژیمە بێرن بۆیە منفعەتەکانیان بپارێزن. و خودی ئەوەی کە ئەو ڕژیمە لە زمانێکەوە تا لەسەر حاکمیەتەوە هەر تا ئێستا دیارە بە قسەکردن مەسەڵەن مەرگ بە ئەمریکای وتووە شتانی لەو نۆعانە، وەلێ هەموو شتێکەوە سیاسەت غەرب بووە لە ارتباطە سەرکوتگەری لە ئێرانە و سەرکوت ئینقلاب و ئەوانە و بەتایبەت پاراستن منفعەت زلهێزەکان لە دنیا ئەم ڕژیمە بە باشترین شێوە بردوێتە دەبەرەوە. بۆیە ئەو تەناقوزەی دروست کردووە، ڕژیمێکی سەرکوتگەر و وێرانگەر و زدی ئینسان و وەحشی لە ئێرانە کە جوانەکان لە ناو خیابانەکانە هەڵ ئەواسێت و مردم تێرێت بۆیان بۆ وەکو تماشاچی و چەپلی ئەدان کەسانی خۆیان بەتایبەت بەسیجەکان تێرن، وەختێک کەسێک هەڵقاوێزەکەن چەپیان بۆ لێبەن
ئەمە ئەو لای ئەو چێهرەیە، بەڵام چێهرەی تریشی کە لە دنیا مەعموڵام وەکو چێرەی هەر حکوومەتێکی تری تقریبەن دموکرات نەبێت ئاوا ئەیناسن. بۆچی وا ئەیناسن یا وا ناساندویانە؟ لەبەرەوە ئەو دادوستەتە و ئەو ڕەوابتە و ڕەوابتە غێرە ئینسانیە و ئەمانەتەکە و حکوومەتە هەیەە، ئەم پشتیبانیە جەهانیە و ئەمان هەیەە و ئەو جۆرەیە کە ئەوان لە سیستم بانکی جەهانی و سیستم اقتصادی و ڕەوابتی سیاسی دنیا جێگەیان بۆ داناوە کردویانەتەوە خارج لە هەر مەحدودەتێک وا بۆی قائل بن. ئەوە بوو بەباعیسەوەی کە لە وڵاتانی ترا ئەو چێرەی واقعی زدی ئینسانیە ئاوەها مردم نەیناسن. جا بۆیە ئێمە تەلاشمان کرد کە بەحاڵ بتوانین لە مناسبەتی دەهەی شەساوە بە مناسبەت هەم پشتیوانی لە خەڵکی ئێران کە هەر ئێستا زۆر دەرگیرن لەگەڵ ڕژیمە خوێنینە و هەم لە عین حاڵە بتوانین جەنایەتەکان ئەم ڕژیمە بە خەڵک ئێرە بناسیێنین. جا بۆیە زۆر بمان مهم بوو تا ئەو جەیەکە بۆمان کرا عەکس ئیعدامیەکانمان گەورە کردەوە. عەکس ئیعدامیەکان کە گەورە کرانەوە بەحەڵ لەنا ئەم شارە توانیمان بە نمایشە بکێشین و خەڵکێکی یەکجار زۆر جێگای سەرنج بوو بۆیان و بەحەڵ تا حدودێک زۆر حتا لەوەیش زیاتر و ئێمە خۆمان تەسەوەرمان نەکرد بە ئامانجەکان خۆی گەیشت. لەبەرەوە بەڕاستی ئەو شتێکە لە ئێرانە خەریکە ئێتفاقەکە فێت حداقل ئێمە توانیمان لە تەریقە ماکسینەوە گۆشەیەکی زۆر چکۆلێ بەم خەڵک ئێرە نیشان بدەین. ئەم خەڵک ئێرە من لەو شوێنە کە تەزاورات بوو حتمما لەناو عەکس و فیلمەکانیا نیامەتوانی بیبینێن شوێنێکە پلیس دیاری کردبوو بمان لێنەوە حرەکەتێن شوێنێکی زۆر تەفریحی بوو، خەڵکێکی زۆر بۆ تەفریح هاتبوون بۆ ئێنە، بەڵام وەختێک ئێمەیان بینی زۆر عمیق ئەچوونە ناو فکرەوە. بەحاڵ ئێمەش تەوەجێ بوومان کرا تەوزیحماندا قەزیەکە چییە و هەر بۆیە زۆر جێگای سەرنج بوو و زۆر توانی بەشێک لەو جەنایەتانەی کە جمهوری ئیسلامیەکەەوە بە تایبەت جەنایەتگەرێکە لە دەرەوەی وڵات، مەسەڵەن کەسانی وەکو هاوڕێ غوڵام کەشاوەرز ئەوانە لە دەرەوەی وڵات ترۆر کراون، ستێق کەماگەر، ئەمانە ئێمە بەحاڵ بەشێک لەو ئاکسیۆنە بوو کە نیشانی دەین بە مردم کە نەک هەر جمهوری ئیسلامی لە ئێرانە بەڵکو لە دەرەوەی ئێرانیش تا ئەو جێوا پێتوانیوە ترۆری کردووە و ئینسانی کوشتووە. Aman lerzana, sodey lerzana, arey zanjiru alqa lerzana. Aman lerzana, sodey lerzana, arey zanjiru alqa lerzana, arey zanjiru alqa lerzana. ما
نەبی دەنگی دیری چەمساڵی ئیتر بابەت بێ ژیانی سستی گیرودەی یاسای کونا پەرستی گیرودەی یاسای کونا پەرستی گیرودەی یاسای کونا پەرستی ئەمما لەرزانە شۆدەی لەرزانە ئارەی زەنجیر و ئەڵقە لەرزانە ئارەی زەنجیر و ئەڵقە لەرزانە لەرزانە سەوزەی لەرزانە چاکەی لەرزانە ئەمما لەرزانە سەوزەی لەرزانە ئارەی زەنجیر و ئەڵقە 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 لەرزانە بەڵێ هاوڕێ وریا دوایین پرسیارم ئەوەیە لێتان دەنگدانەوە و ڕنگدانەوەی ئەم خۆپیشاندانە لە ناو خەڵکو بە تایبەت دانیشتوانی شاری کوڵم چۆن بوو؟ شاری کوڵم تایسەشتی وا بە خۆیەوە نەدی بوو لە ئێرانیەکان من ئێرانیەکان عەرزەکەم چونکو لە ناو ئەم شارە تقریبەن خەڵکی 100 وڵات ژیانەکە ئێمە لە هەر هەمووی دنیا پێم وابێ 1998 وڵاتە بەحاڵ خەڵکی 100 وڵات لێرە هەن و بە شکڵهایەکی جۆراوجۆری تعدادێک لە مەسەڵەن تورک زۆرترە یا ئیتالیایی یا ئیسپانیای زۆرترن لە باخەکەی تریانەوە بەجێگەی خۆی لە ناو بەتایبەت ئەو کەسانەی کە خەڵکی ئاسیانی و یا خەڵکی وڵاتانێکن کە چه وڵاتانی ئافریقای و چه وڵاتانی لای دەور بەرخۆمان تایزە کاروان نەکرا بوو هەر بۆیە زۆر جێگای سەرنج بوو و زۆر جێگای خۆی بوو بەڕاستی زۆر جێگای خۆی بوو ئێمە لەم نوع ئاکسیۆنانە ئەبێ زۆرتر بکەینەوە ئەبێ کارێ بکەین کە خەڵک بەڕاستی چونکو خەڵک ئەم ڕژیمەی بناسن هەرچەند ئێمە خۆمان ئەبێ کەسانێک بین لە هەر وڵاتێک وا ژیانەکەین بەشێک بین لە فعالیەتی خەڵکی ئەم وڵات و ئەو وڵات و هەروەها خەڵکی ئالمان مەسەڵەن یا خەڵکی وڵاتانێک واتیا ژیانەکەین بە عەلەی زوڵم و زۆر و فەقر و فەلاکەت ئێمە بۆ ئەمە زۆر شاید کەمبود کارەکە ئەوە بوو کە نەمانتوانی پێشتر ئەو تەسویرەیە کە لەم ئاکسیۆنە دوای درا و ئەو تەسیرەیە کە دوای زانیمانداینا پێشتر بمانتوانیان مەسەن لە ملیەت‌های مختلف یارمەتیمان وەربگردات و ئەوانیش یارمەتیمان من متمەئنم بۆ کارانی داهاتوو ئەکرێت لە منۆعە کارانە بنیان بیکات کە ملیەت‌های مختلف بین و ئەوانیش لە وڵاتەکان خۆیانە مەسەڵەن ئەگەر ئیعدام و شکنجە و شتە بیکێشن بە نمایشە بەڵام لە هەر حاڵە زۆر جێگەی سەرنج بوو و زۆر جێگەی
زۆر کەس لە دوایە تەماسیان کرد لەگەڵمانە و زۆر کەس تەشویقیان کرد و حتا زۆر جریان وتیان ئێمە فێر بووین نەتوانین بە شکڵێکی سادەی ئابۆ جۆرە جەنایەت حکوومەتێک بکێشین بە نمایشە. هەر بۆیە زۆر مۆرد ئێستقبال قراری کرد بەڕاستی و زۆر جێگای خۆی بوو. بەڵێ هاوڕێ وریا من پرسیارێکم لا نەماوە ئەگەر خۆت وەکو دوایین قسە شتێکت هەیە ئەزافی پێکەی فەرموو. من لێتواتە وەزیەتێکەوا لە ئێرانە هەیە ئەتوانم چەند ئێشارەی بکەم. ئەویش ئێستا خەڵکی ئێران دیارە ڕەنجی زۆریان بینیوە، خەڵکی ئێران عەزیەتی زۆریان کێشاوە، خەڵکی ئێران واقعاً مستحقی ئازادی و بەرابەری و ڕفاه و سەعادەتن لە ژیانیانە. ئەم خەڵکە ئێستا حتا ئەخشار مختلفی و بەتایبەت کرێکاران خەریکن تەسلیم ئەگرن، خەریکن تەشەکڵ دروستەکەن، خەریکە تەشەکڵهای سراسەری ڕێک ئەخەن و حتا فەرمانی ئەحسابهای سراسەریە دەن، فەرمانهای ئەحساب سراسەریەکانیان بە ئیجرا دەرتێرن. خەڵک خەریکن یەواش یەواش لە مقابڵ ئەم حکوومەتەوەی تر لە ترس و وەحشەت هاتینە سەردەرەوە و بوون بە ئومید و بە نیروی کە ئەتوانن بەرابەرکیکەن. من ئەزانم تەوازن قواکەی هێشتا ئەوە نییە کە ئەم ڕژیمە ئاوا زوو بە چۆکدا بنێن، بەڵام جەهەتەکەی ئەوەیە. جەهەتەکەی ئەوەیە کە خەڵکی ئێران و بەتایبەت کرێکارانی ئێران گەرەکیان چۆک ئەم دابنەوێن بەم ڕژیمە. ئێمە ئەم خەڵکە یعنی ئێمە حەداقل وەکو تەشکیلات خۆمان تەشکیلاتێکی وەسیعین، ئێمە لە زۆربەی وڵاتەکان دنیا حزورمان هەیە. ئێمە ئەبێت تراشکەین لە وڵاتانێکە وا ژیانەکەین هەم مبارزاتی کرێکارانی ئێران منعکسە بکەینەوە، تەجاربیان معکسە بکەینەوە بۆ وڵاتانی کە واتیا ژیانەکەین و بالعکس تەجاربێکە لە وڵاتانی کە خەریکین بەدەستی تێرین بتوانین بەرەو ئێران منعکسی بکەینەوە. ئێران نمونەیەکی زۆر زۆر گەورەیە هەم لە مبارزەکردن بۆ ئازادی، بۆ بەرابەری، بۆ سەعادەت، بۆ دنیایەکی سوسیالیستی و هەم لە حکوومەتێکە ئەو پەڕوەحشیگەری بەکار ئابات و نەهایەت چێرەی سەرمایەدارانەی خۆی لە مقابڵ خەڵکە و ئەنوێنێت. بۆیە هەم دەوڵەتەکەی زۆر مستەممە کە ئەم خەڵکە یا ئەو مبارزاتە تەک باتە دواوە و هەم کەسانێک کە ئێستا هاتوون زەخیابان زۆر مستەممن کە ئەم ڕژیمە بنە دواوە. ئەمە بۆ باقی وڵاتانی دنیا و حتا بۆ زۆرێک لە جنبشای کە ئێستا عەلەی سەرمایەداری هەن بەڕاستی ئەتوانین نمونەیەکی زۆر گەورە بێ. ئێمە لە دروستکردن ئەم نمونە گەورە ئەتوانی زۆر مؤثر بین، ئەتوانی زۆر تەئسیرمان بێت. هەر بۆیە لە پەیوەستکردن بەم جنبشانە، لە نەقل و ئینتقال تەجاربە، لە دروستکردن شەبەکەهای وەسیع و یارمەتی دەن بۆ شەبەکەهای وەسیع، ئێمە لە دنیای ئیمڕۆی سەرمایەداریا بتوانن ئەو شەبەکە گەلە بتوانن لە مقابڵ سەرمایەداریە و بە شکلێکی فەراکشوەری عمەڵکەن و تەئسیرگوزار بن. ئێمە ئەو بەشە لە خەڵک و ئەو بەشە لە فەعالین ئەتوانین ببین کە لە هەر کەسێک لە وڵاتێکە واژیانەکە بەم چاوە و تواشای فەعالین و جنبشایەک موجود وە لە وڵاتەکەی خۆیان هەیە بیکات و لە عین حاڵە بتوانێت ئەو شتانە بە شێوەیە لە شێوەکان وەسڵ کاتەوە بە ئێران. من متمئنم لە ارتباطك مەسەلەی ژنانە عین زۆر کارەکری، متمئنم لە ارتباطك مەسائل کرێکاری و تەشەکڵهای کارگەریا زۆر کارەکری، متمئنم لە ارتباطك مەسەلەی محیتزیستە ئەوە محیتزیست شتێکی هەر زۆر مەترەحە لە دنیا زۆر کارەکریە. لە نەتیجە ئەم شتانە تەنیا مەسەلەی ئێران نییە، مەسەلەی هەموو وڵاتێکە. ئێمەش لە زۆرێک لە وڵاتەکانە هەین. بۆیە زۆر مهمە کە ئێمە ئەم نوع فعالیتگەلمانە تا ئەو جێکە لە وڵاتەکانی ترا خەریکین ژیانەکەین لە تەک فعالینی وڵاتانی جۆرباجۆرە وەسڵیکەین بەیەکەوە و بەو شێوە بتوانین شەبەکەی وەسیعیش لە پشتیبانی دروستکردن بۆ کرێکارانی ئێران دروستکەین و ئەوان بزانن لە دنیاوە تماشایە نەکەن، بزانن وەختی فعالیتێکەکەن پشتیوانیان هەیە لەم دنیا و بزانن ئەو پشتیوانە هاوچینەکان خۆیان لە دنیا بە شکڵێکی عەمەڵی واقعی یارمەتی دەریانن.
بۆیە من ئەوە عەرزەکەم کە ئەم نوع فعالیتە ئیسی منە شارکوڵان کردمان خۆی خودی ئەوە دانێک لەوانەیە کە ئەتوانێت سەدان مورد بەم جۆرە خەلاقی بین دروستی بکەین و مؤثر و تەئسیر گوزار بین. من عەرزێکم نییە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ وریا ئەحمەدی بۆ بەشداریت لەم بەرنامەیە. زۆر سپاستانەکەم ماندوو نەبن. سپاس بژین. بەڵێ ئازیزان سپاسی ئێوەش دەکەین کە تا بە کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بن هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.